گۆڕانی وزەی سەربەست کە پێمانوت دەلتا جی بەهۆی گۆڕانی گەرمی و گۆڕانی ناڕێکیە و دیارە کرێت. گۆڕانی وزەی سەربەست چی بۆ دیارەکە؟ ئاراستەی سروشتی کردارەکان. ئایا کردارەکان بە ئاراستەی لە خۆن یاخود نا لە خۆن، واتە کردارەکان لە خۆیانی ڕوو ئەدات یاخود ڕوونادات. ئێمە بەهۆی گۆڕانی وزەی سەربەستەوە کە بە یاسایەک پێوترێ یاسای گیبس پێشتر خوێندمان لە دەلتا جی ئەکاتە دەلتا ئێچ داقستی کەڕەت دەلتا ئێس. ئەگەر کالێکە کە سیستمەکە لە باری پێوانەی یا ڕوو بدات، یعنی لە پلەی 25 و لە ژێر پەستانیەکەش بە هەموویانەوترێ گۆڕانی وزەی سەربەستی پێوانەی، گۆڕانی گەرمی کالێک پێوانەی، گۆڕانی ناڕێکی پێوانەی، ئەو بجوێنانەی لەسەر دانیان لە سیستمەکە لە باری پێوانەی یا ڕۆدەکات. اینجا لێرە گۆڕانی وزەی سەربەست بۆ بەکارێن بزانین ئایا کردارێک کالێکێک لە خۆ ڕوو ئەدات یاخود لە خۆ ڕوو نادات، یعنی نالە خۆ. وەکو نمونەیەک دوای ئەو کە لە پرسیاری مەرجەمەکە تا هەیە، پرسیاری شەشەم ئەم کالێکەی یاوە، پرسیاری شەشەم دوایە گەڕێمەوە بۆ پرسیاری پێنجەم. پرسیاری شەشەم ئەڵێ ئەم کالێکەمان هەیە 2NO ئەبێ بە N2O4 زائیدەن گەرمی. ئەمە دۆخەکەی گازە، NOش بە هەمان شێوە هەر گازە. ئەڵێ ئایا ئەم کالێکە چۆن دەبێت؟ چوار بژاردەی یاوە پێت. مەسەلەن کە بژاردەکانی خوێنتەوە، مەسەلەن بیلراوە ئەی هەمیشە لە خۆیە، بی هەمیشە نا لە خۆیە، سی بۆ نۆڵە لە خۆی لە پلەی گەرمی نزم، دی لە خۆی لە پلەی گەرمی. کە باسی لە خۆ و نا لە خۆی لێ کردی، ئەبێت دەست بە چی بۆ کالێکەکە بۆ کردارەکە دەلتا ئێچ و دەلتا ئێس دیاریکەی. چونکە دەلتا جی بەهۆی دەلتا ئێچ و دەلتا ئێسەوە دیاری ئەکرێت ئایا ئەمە موجەبە یا سالبە. ئەگەر بە موجەب دەرچوو ئەڵێ کالێکەکە نا لە خۆیە، ئەگەر بە سالب دەرچوو اینجا نیشانەکانی ئەمیش پشتە بەستێ بە نیشانەکانی دەلتا ئێچ و دەلتا ئێس. وەکو دەستی پێشوبات اینجا دی لێرەوە خۆت ئەم کالێکەکە بە تۆ دراوە، لێرە نیشانەی دەلتا ئێچ و دەلتا ئێست بۆ دانراوە. گەرمیەکە لەو بەرە کەواتە کالێکەکە گەرمی دەرە. ئەوە خاڵی یەکەم. بۆ دەلتا ئێس دەستی پێشووتم سەیری ژمارەی مۆڵکە بۆ هاوکێشە. ئەگەر هاوکێشەی کیمایی بە تۆ درابوو، یەکەم جار بە ژمارەی مۆڵا دیاریەکەی. ئەگەر ژمارەی مۆڵ کەمی کردبوو ئەڵێن ناڕێکیش کەمەکە، ژمارەی مۆڵ زیای کردبوو ناڕێکی. ئێستا لەم کالێکەدا لای کالێکردوەکان ژمارەی مۆڵەکان دووە، کالێکردوو دووە، بەرهەم یەکە، دوو بووە بە یەک، ژمارەی مۆڵ کەمی کردووە. ئەگەر ژمارەی مۆڵ کەم کە ئەڵێن ناڕێکیش کەمەکات. اینجا من لێرە دەلتا ئێچ و دەلتا ئێسەکەی من هەردووکی سالبە. دەستی پێشووتم ئەگەر هەردووکی سالب بوو یان هەردووکی موجەب بوو، ئەوە کالێکەکە بۆی هەیە لە خۆ بێت، بۆی هەیە نا لە خۆی بێ بە پێی بەرزنووسمی پلەی گەرمی. جا بە پێی ئەم هێمایانە ئەبێ بچی بە شێوازێکی شیکاری یاسای گیبسەکەی بۆ بەکاربێنیتەوە. بەڵام وتمەوە زۆرە کێشێ بۆ تۆ، کاتیشت زۆر لێبات ئەتوانی شێوە تێبینێکی کورد بەکاربێنیت. ئەگەر هەردووکی سالب بوو ئەم تێبینەی بۆ بەکاربێنە، هەردووکی سالب بوو ئەم تێبینە دەرەخکە، بڵێ لە پلەی گەرمی نزم دەلتا جی سالبە، ئەتوانی ئەم تێبینە دەرەخی ئەگەر هەردووکی سالب بوو. و لە پلەی گەرمی بەرز دەلتا جیەکەی موجەبە. ئەمە لە شیکاری یاسای گیبسەوە دەستکەوتووە، بەڵام ئێمە کردومانە بە تێبینێکی دەرەخ. ئەگەر هەردووکی سالب بوو ئەم تێبینە لەبەرکە، بڵێ بۆ ئەو کالێکەی کە هەردووکی سالبە لە پلەی گەرمی نزما دەلتا جیەکەی سالبە، لە پلەی گەرمی بەرزا دەلتا جیەکەی موجەب. دەلتا جی سالب یعنی چی؟ لە خۆیە. دەلتا جی موجەب نا لە خۆیە. باشە کە تۆ ئەمە دەست کەوت، ئەمە خۆت دروستیەکەی. اینجا ئەگەڕێی بۆ لە ناو چوار بژاردەکە کە بە تۆی داوە لە پرسیارەکە،
لە ناو چوار بژاردەکە یان ئەمەی تایان ئەمە پێتەڵێت چ لێ ئەو کارلێکە لە پلەی گەرمی نزمە لە خۆی و لە پلەی گەرمی بەرزە نا لە خۆیە کە سەیری بژاردەکانەکەی پرسیاری شەشەم نووسراوە ئەی هەمیشە لە خۆیە وتم هەمیشە بۆ چ کاتێ بەکاردێ ئەگەر دەلتائێت و دەلتائێت لە نیشانە جیاواز کەواتە ئەوەی بۆ نابێت بی ئەڵێ هەمیشە نا لە خۆیە ئەوەش نابێت چونکە دەلتایەت و دەلتایەت لە نیشانە لێرە لە یەکە چن باشە سی ئەڵێ لە پلەی گەرمی نزم لە خۆیە ئایا چیم نووسیە لێرە لە پلەی گەرمی نزم کەواتە سی ڕاستە بەڵام دی ڕاست نییە چونکە کە دیەکە خوێنیتەوە ئەڵێ لە پلەی گەرمی نزم نەخێر لە پلەی گەرمی بەرز نا لە خۆیە باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین